دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دووڕوانە مامەڵە لەگەڵ خۆپیشاندان و داواکاریەکانی خەڵکی عێراق دەکەن. لە دوای سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی عێراق چەندین جار دەسەڵاتدارانی هەرێم ئامادەیی خۆیان بۆ یارمەتیدانی عێراق دەربڕیوە و لە وتارەکانیاندا باسییان لەوە کردووە خۆپیشاندەرانی عێراق پەیامەکەیان ڕوونە و لە دەسەڵاتداران تووڕەن. پەیامی بەرپرسانی هەرێم بۆ یارمەتیدانی عێراق لە کاتێکدایە خەڵکی هەرێمی کوردستان هەمان داواکاریەکانی خۆپیشاندەرانی عێراقیان هەیە، بەڵام دەسەڵاتداران ئامادە نین گوێ لە خەڵکی ناڕازی بگرن و وەڵامی داواکاریەکانیان بدەنەوە. خۆپیشاندەران لە عێراق بەهۆی نەبوونی هەلی کار و کەمی خزمەتگوزاریەوە ماوەی زیاتر لە 4 مانگە لەسەر شەقامەکانن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نەبوونی هەلی کار و خزمەتگوزاری لەگەڵ خەڵکی عێراق هاوبەشن، بەڵام لە ڕووی نەبوونی نەوتی سپی و غاز و موچەوە دۆخی هاوڵاتیانی هەرێم لە عێراق خراپترە. لە عێراق موچەخۆران موچەی مانگی یەکی ئەم ساڵیان وەرگرتووە، بەڵام لە هەرێم تەواوی موچەخۆران هێشتا موچەی مانگی 10 ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە. لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراق لیترێک بەنزین بە 450 دینارە، بەڵام لە هەرێم لە سەروی 600 دینارەوەیە. لە ڕووی ئەمنیەوە دۆخی هەرێمی کوردستان لە عێراق باشترە، بەڵام هاوشێوەی عێراق حیزبەکان هێزی چەکداریان هەیە و بۆ مانەوەی خۆیان بەکاریان دەهێنن. هاوکات لە ڕووی ئاڵوگۆڕی پۆستی سەرۆکوەزیرانەوە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا 5 سەرۆکوەزیران لە عێراق گۆڕدراون، بەڵام لە هەرێمی کوردستان پۆستی سەرۆکوەزیران زۆرینەی کات لای بنەماڵەیەک بووە. لە ڕووی کاری پەرلەمانیشەوە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە ڕووی یاسادانان و چاودێریەوە چالاکترە. پەرلەمانی کوردستان لە 27 ساڵدا متمانی لە یەک وەزیر نەسەندووەتەوە، بەڵام پەرلەمانی عێراق لەسەر گەندەڵی متمانی لە چەند وەزیرێک وەرگرتووەتەوە کە لە ناویاندا وەزیری کوردیش هەبووە. ئامۆژگاری و ڕێنمای بەرپرسانی هەرێم بۆ دەسەڵاتدارانی عێراق بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵک ئەو پەندە کوردیەمان بیر دەخاتەوە کە دەڵێت کە چەڵ ئەگەر تیمارکەر بوایە تیماری سەری خۆی دەکرد.